برنامج شەوچەرە گەرمیانە یعنی شەوی زستان بەتابەتی ئەو شەوانەی کە ساردە کە بارانە ئەو شەوانە لە زستانە ئەم شانە ئەکرێ بە زستان تامە تایبەتیە کە باران بوارێ و کە جوەکەی سارد بێ ئیتر کۆبینەوە ئەم کللتورە جوانە زیندووەکەینەوە. هرمن ناشادم هرمن ناشادم عالم قشادن من نامرادم لەڕاستی ئێمە برایانی چەمچەماڵ برایانی سلێمانی برایانی هەولێر دێنە سەردانمان میوانداریانەکەین بۆ ئێرە و لە ڕاستیە هەر شێوێک باران بێ سەرما بێ کۆ ئەبینەوە لێرە کونجی خورما و مەحێفز و کڵاوێن و ئەمانەوێ یادی باو باپیرانمان زیندووکەینەوە. ئەگە بدۆڕێ کونجی خورما ئەوەکە حاجی زنگی سەری ئێمە ئەسب سوارین و ئەوانە ینی زۆر کەس تێ سەردانانەکە ینی کەسە عەشارەکانن. ئەم شوێنەیشە شوێنێ زۆر دڵگیرە لە بۆ بەرنامەکان بۆ بۆنەکان بۆ خۆمان لەیرە کۆوینەوە. زۆر خۆش. ئاوار وە ماڵێ لەم چەرخ و شاوێ هاوار وە